بینەرانی بەڕێسڵای خۆی گەورتان لێبێت من پارێزەر فەرمان حەسەنم بۆ ئەم بەرنامەی ڕێساشتان پێشکەش دەکەم لەگەڵ قوڵبوونەوەی تەنگەژە ئیداری و سیاسەکان لە هەرێمی کوردستان زیاتر جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی ئیداری و دارایی دێتەوە بەرباس. لەم بەرنامەی دەپرسین ئایا جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دارایی و ئیداری ڕێگای چارەی تەنگەژەکانی هەرێمی کوردستانە یاخود بە پێچوانە و ژماری پۆست و بەرپرسەکان زیاتر دەبێت و هیچ شتێک لە واقعی ژیانی خەڵک ناگۆڕێت. ئایا جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی دەبێتەوەی شەفافێت لە داهاتی وڵات و دەبێتە هۆی ئەوەی کە داهاتی وڵات بۆ بەرژەوەندی خەڵکی بەکاربێنرێت یاخود بە پێچوانەوە دەرفەت بە ژمارێکی زیاتر لە خەڵکی دەدات کە دەست بۆ داهاتی گشتی بەرن. لامەرکەزی ئیداری و دارایی وا دەکات خەڵکی بۆ جێبەجێکردنی داواکانیان چاوەڕوانی بەرپرسانی سەروی حکوومەت نەبن و پارێزگار و قایمقام و مدیرناحیەکان داواکانیان جێبەجێ بکەن. باشە زەمان چییە بەرپرسانی پارێزگا و قەزاوناحیەکان لەو دەسەڵاتەی کە ئێستا یاخود لەو بڕیار بەدەستانی کە لە حکوومەتی ئێستا هەرێمی کوردستاندان بۆ خەڵکی باشتر بن. ئەو یاسانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی هەیە یاخود بۆ بەڕێوەبردننی سیستەمی ئیداری هەیە لە هەرێمی کوردستاندا چەندە زەمینیان سازاندوو بۆ ئەوەی لە سایە ئەو یاسایانەدا سیستەمی لامەرکەزی ئیداری جێبەجێ بکرێت. لەم بەرنامەیە لەسەر لامەرکەزی ئیداری و دارایی قسە دەکەین و دەپرسین ئەگەر لامەرکەزی ڕێگە چارەیە چۆن دەبێتە ڕێگە چارە. وایە خواستی جددی و ئیرادەی جددی لە هەرێمی کوردستان هەیە بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی ئیداری و شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ پارێزگار و قایمقام و مدیرناحیەکان و ڕۆڵدان بە دەسەڵاتە خۆجیەکان و ئەنجومەنە خۆجیەکان. ئەگەر جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی ئیداری و دارایی لە هەرێمی کوردستان واقعێک بێت بۆ ئێستای هەرێمی کوردستان ئەو واقعات تەنها لە سلێمانی و هەڵەبجە پێویستە یاخود بە پێچەوانەوە سیستەمی لامەرکەزی بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ ئەم قۆناغە پێویستە جێبەجێ بکرێت. شرۆڤێن بابەتە دەکەین لەگەڵ هەردوو میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز ئارەم جەمال ڕێخەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و هەروەها زۆر بەڕێز ئاسۆ حەمەشین مامۆستای کۆلێژ یاسا و پسپۆڕی قانونی داری. کاگەرم زۆر سپاس تەبان بۆ ئامادەبوونی هەروتان. کاگەرم سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم پێم باش سەرەتا بە کورتی بۆ بینەرانی ڕوون بکەوە کە لامەرکەزی ئیداری و دارایی چییە بە کورتی دواتریش دێمە سەر پرسیارەکانم سەبارە بە جێبەجێکردنی سەمەکە لە هەرێمی کوردستان. لامەرکەزی ئیداری بریتە لە گواستنەوەی بە پرسیارەتی و بڕیاردان لە حکوومەتی ناوەندیەوە بۆ یەکەگاژەڕێکان بە پێناوچی لە پێناو پێشکەشکردنی خزمەتگوزاریە. بەڵام کە وەختێک بڕیاردان لە دەستی یەکەگاژەڕێکانە نەبوو ئەو کاتە تۆ هەر ناوێکی لێ بنێی بەڕاستی ئەو کاتە ناتوانین بڵین لامەرکەزیەت هەیە و لە لامەرکەزیەتە پێویستە ئەو دەنگەی کە هاوڵاتی ئەیدا بۆ هەڵبژاردننی حکوومەتی خۆجێیی پێویستە ئەو دەنگە ببێ بە پرۆژەی خزمەتگوزاری. ئەگەر بێت و هاوڵاتیان بێنیتە ناو پرۆسی هەڵبژاردنەوەوانێ و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێری و لێوێشەوە پارێزگا هەڵبژێری بەڵام ئەو دەنگە تحمیل نەبێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری کەواتە خەلەلێک هەیە. بۆیە پێویستمان بەوە هەیە کە ئێمە هەوڵ بدەین لە هەرێمی کوردستاندا سیستەمێکی کارژێڕی بەرکەماڵ بێت کە تیایدا دەنگی هاوڵاتی تحویل بێ بۆ پرۆژەی خزمەتگوزاری. وەگوتم ئەگەر ئەمە نەبێت کاتە خەلەلێک هەیە و ئەمەیە خەلەلی ڕئیسی لە هەرێمی کوردستاندا. سەبارەت بە لامەرکەزیەتی دارایی کە ئاستێکی ترە لە لامەرکەزی بریتێ لەوەی کە هەر یەکەیەکی کارژێڕی وەکو پارێزگا قەزاناحیە بەڵام تەبیعی یەکەی کارگەڕی لە هەرێمی کوردستانە یەکەی ئەساسی پارێزگایە وەک پارێزگا حساب کراوە لەبەرەوە ئەو داهاتەی کە پارێزگایەک دەستی ئەکەوێ چەندی بۆ خۆیەتی و چەندیشی ئەگەڕێتەوە بۆ ناوەند. مۆدلی جیاجیا هەیە بەڕاستی کە دوایی دێمە سەر مەجال نەبوو دێمە سەر ئەو مۆدلانەی کە ئەو داهاتی کە پارێزگایەک دەستی ئەکەوێ چەندی بۆ خۆی بێ ئایا نیوەی بۆ خۆی ببنیە گەڕێنێتەوە بۆ ناوەند یاخود نیوە زیاتر بە پێی یاسا و ڕێسا تەبیعیە بێ و پەیوەندیانە ڕێک بخرێت. جێبەجێکردنی ئەم کوردەیە کە ئێستا باس کرد بۆ لامەرکەزی ئیداری و دارایی ئەمە چارەسەری تەنگەژەکانی ئێستا هەرێمی کوردستان دەکات یاخود ڕێگای چارەی گرفتەکانە؟ لامەرکەزیەت ئێمە بڕاستی وەک ڕەچەتە سەیری ناکەین ینی ڕەچەتەیەکی دکتۆر بێ بیدا بە خەڵکو بڵێ ئەمە ئەگەر بێت و دۆخی هاوڵاتیان زۆر باشیش ببێ باری گوزەرانی هاوڵاتیان زۆر باشیش ببێ و حکوومەتێکی زۆر دیموکراسیشمان هەبێ ئەو کاتە ئەوێ لە ئێستا زیاتر ئێمە داوای لامەرکەزیەت بکەین. بەڵام واقعیت داوای کردووە کە لامەرکەزیە زیاتر پێویستتر بێت زیاتر زەرورتر بێت بۆ واقعی ئێستا هەرێمی کوردستان. لامەرکەزیەت بۆ خۆی باز لە سیستەمێکی ئیداریەکەن کە وەک دەوتێت ئەم سیستەمە بە جۆرێک لە جۆرەکان شکستی هێناوە لە دۆخێکی باشدا نییە. لامەرکەزیەت کارژێڕی تەبیعی پێیەکی گەورەی لە ناو دیکای سیاسیایە
ئەی ناتوانێت بەڕاستی باز لە مرکزێتی کارژێڕی کەیت و لە دەرەوەی کای سیاسی باسی بکەیت چکە هەموو دابشکاریە سیاسیەکان دواتر دەچنەوە ناو ئەو مۆزوعە بەڵام تۆ کە باز لە مرکزێتی کارژێڕیەکەیت لە ئێستادا تەبعی بە شێوەک لە شێوەکان پەیوەندی بەو شکستەوە هەیە کە ناوەند کە پایتەخت ئەو سیاستەی کە پیادەی کردووە بەرامبەر بە خۆشگوزەرانی هاوڵاتیان بەرامبەر بە پرۆسی سیاسی بەرامبەر بە قوڵبوونەوەی پرۆسی دیموکراسی هەموو ئەم شتانە وای کردووە کە ئەم داوایە ئەم داخوازیە بە تایبەتی لە ناوچەی پارێزگای سلێمانی و هەڵەبجا زیاتر ببێ ئەویش لە ئەنجامی هەستکردنی هاوڵاتیان بەو پەراوێزبوونەی کە تووشی هاتوون و ئێمە لە تازەترین ڕاپرسیاکە و پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن ئەنجاممان داوە زۆرینەی زۆری ئەو هاوڵاتیانە باز لەوەکەن کە نەعەدالەتیەک هەیە لە ڕووی دابشکردنی داهاتەوانێ لە نێوان پارێزگایەک و پارێزگایەکترا و ئەوە پێم وایە لە خەڵکی کە ئاسایش بپرسی ئەزانرێت کە ئەو جیاوازیە هەیە لە ڕووی دابشکردنی داهاتەوانێ پارێزگای دراوەکردنی داهاتەیە لە نێوان پارێزگا و شارەکانە بەڵێ بەپێی ئەو ڕاپرسیەش ئەومان پێڵات کە پایتەخت بایەخێکی زیاتری سیستەمی ئیداری لە ئێستا لە هەرێمی کوردستانی شکستی هێناوە بەڕێوەبردن و ئیدارەدانی هەرێمی کوردستان خۆی کە سیستمی سیاسی شکست دێنێت بۆ خۆی بە دوای خۆیان سیستمی ئیداری شکستێنێت لە کاتێکە سیستمی ئیداری ئەمە بۆ خۆی سیستمێکی زۆر کۆنە سیستمێکە لە 1920 کە دەوڵەتی خود نایە سیستەمی ئیداری بەتایبەت سیستمی ئیداری وەگەڵم تەقلیدیە کۆنە وەشکستیە ناوە ناتوانێت وەڵام بە خواستی هاوڵاتیان باتەوانێت کە هەر سیستمێکی ئیداری نەیتوانی وەڵام بە خواست و داواکارەکانی هاوڵاتی باتەوە کەواتە پێویستی بەوە هەیە گۆڕانکاری تیا بکرێت و ئەم سیستەمە ئیداری هەرێمی کوردستان وەکو پێم وتی لە 1920 کە دەوڵەتی عێراقی دروست بووە هەمان سیستەمە بڵاگم بە دەستکاریکی زۆر بچووکەوە حاڵەتەکە بگۆردن مەبەستم لە دوو پرسیارە ئەوە بوو کە ئایا لە مرکزیت وەک ڕێگەچارە دەبین یا خود ناسوونکەوت دو ئێمەوە لێ ناڕوانین کە ئەمە وەک ڕاستەیەکی دەرمان وابێت و چارەسەر بدۆزێتەوە بە یەکجار بەڵکو بۆ هەموو سیستەمێک لا مرکزی پێویستە بۆ واقعی ئێستا هەرێمی کوردستان ڕێگەچارە یا خودنا وەکو واقعی هەرێمی کوردستان لا مرکزیەتی ئیداری و دارایی و بەشێک لە لامەرکزێتی سیاسیش بەڵێ بە ڕێگەچارەیەگە ببینەوە بۆ ئەوەی کە ئەو بەرپرسیارەتی کە ئەم منطقەیە هەیەی دەرکەوێ ساکێشەی پارێزگای سلێمانی و شوێنەکانی تریژ وایە بەڵام بەڕاستی باز لە پارێزگای سلێمانەکەین کێشەکە ئەوەیە کە بەرپرسیارەتی ون بووە بەرپرسیارەتی دیاری نییە ئەگەر سیستەمی لامەرکزی جێبەجێ بکرێ بەرپرسیارەتی ون نابێت لە نێوان حکوومەت و ئیدارە خۆجیەکان و حکوومەتی سەرەوە و مەبەستم وەزیرەکان و سەرۆکاتی حکوومەتە ئەو کاتەکە ئێمە حکوومەتێکی لۆکاڵی دروست دەکەین وەک ئاستێک لە حکوومەت ئەو حکوومەتە ئەوسا بەرپرسیارە بێت بەرامبەر بە هاوڵاتیەکانی و لەمان کاتا بێ ئەو حکوومەتە دەسەڵاتی بڕاردانی هەبێ دەسەڵاتی بڕاردان بە چیە بێ بەوەی کە بێ بودجەیەکی سربەخۆی هەبێ و بتوانێت پلانی ساڵانەدا بنێ بۆ ئەو پارێزگایە و بۆ قەزا و ناحەکانی لەو کاتەیە شەفافیەتی زیاترە بێ و لەو کاتەیە خەڵک تەبعی بە هەڵبژاردنێک ئەو کاربەدەسانە داعنێ لەو شوێنە کە توانای لێپرسینەوەیانی ئەبێ بەڵام ئێستاکە حاڵەتی هەرێمی کوردستان بە جۆرێکە هەڵبژاردنێک کراوە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژێراوە ئەوانیش پارێزگایان هەڵبژاردووە بەڵام لە ڕووی سولەمی ئیداریەوە سیر بکە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لەگەڵ پارێزگایە لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتن وەکو وەکیل و بریکارێکی وەزیر و وەزارەتی ناوخۆوان بۆیە دەسەڵاتیان نییە و لەمان کاتیشا بودجەی پێویستیان لە بەردەسانیە بۆ ئەوی وەختێک کە خەڵک داخوازیە بێ بچێتە بەردەمیان و ڕخنیان لێ بگرێشتیان لێ بگرێ ئەوانیش لە دوجارە وەکو خەڵکەکاڵە ئێمە دەسەڵاتمان نییە کاگەرم دەست خۆش من دیارە ورتر باز لەوە دەکەین کە چۆن ڕێگە چارەوە چۆن دەبێتەوەی شەفافێت لە داهات و لە بەڕێوەبردننی ئیداری دەوڵەت یاخود وڵاتدا ببێت بەڵام دەمەوێت لە سەرنجی کاگاسۆش بێت کاگاس ڕای بەڕێزە چیە لەسەرمە لا مرکزیەت یاخود جێبەجێکردنی ئەو سیستەمە ئیداری کە ئێستا باز دەکرد لە دوای قۆڵبوونەوەی تەنگەشەکان لە هەرێمی کوردستاندا ئەوەمە بەستمەوە تەنگەژە دارایی و ئیداریانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و سیاسەکانیش تەنگەژەی سیاسیش لە پەنایدا چەندە ئەمە وای کردووە زەرور بێ سیستەمی لامەرکزی جێبەجێ بکرێت سەرەتا بە ناوی خوا دیارە مەسلەی لامەرکزیەتی ئیداری ئەگەر لە ڕووی تاریخشەوە باسی بکەین بەڕاستی وەکو کاگاران بەشێکی باس کرد لەلایەنی مێژوویشەوە لە عێراقا سیستمێکی زۆر تازەیە و سیستەمی مرکزیەتی ئیداری لە سەرەتا هەتا ئەم دوایەش مەسەلەن تا ساڵی 2004 بە فعلی عێراق بۆ یەکێک لە وڵاتانی کە بەپێی قانونەکان مەسەڵ قانونی ئیدارەدانی دەوڵەت
کە لە ساڵی 2004 دەرچوو ئەلبەت تەنها لە عێراق تازەیە یەکەم بەڵە لە عێراق لە وڵاتێکی وەکو عێراق لە وڵاتێکی وەکو عێراق زۆر تازەیە و لە 2004 چۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر تەماشا بکەین لە هەرێمی کوردستان زۆر تازەتریشە لە عێراق لەبەر ئەوەی چی لەبەر ئەوەی بەڵگەمان هەیە کە ئێمە بە یاسای مەسەلەن ژمارە 159 ساڵی 1969 هەتا دەورەی پێشووی ئەم جەماعەتی ئێستاکە لە دەسەڵاتان لە کاران لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە دەورەی پێش ئەمان بە یاسای ساڵی 69 ئیشان کردووە کە مەرکەزیەتی ئیداریە. دیارە مەرکەزیەتی ئیداری خۆی ئیشکالیەتەکەی هەر لەوایە نییە کە بەڵێن بە مەرکەزیەتی ئیداری وەرگیراوە، بەڵکو لە ناو مەرکەزیەتی ئیداریشا بەشێکی تر هەیە کە پێوترێ چڕبوونەوەی مەرکەزیەتی ئیداری، واتە مەرکەزیەت لە ناو مەرکەزیەتدا. لە هەرێمی کوردستانە بە فعلی ساڵێک و چەند مانگێکە ئەتوانین بڵێین بە پێی قانون سیستەمی لامەرکەزی بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 کەوتۆتە بواری جێبەجێکردن، بەڵام ناتوانین بڵین لە عمەلا جێبەجێ کراوە، لە واقعا جێبەجێ کراوە، لە تەطبیقا جێبەجێ کراوە تا ئێستا نییە، چونکە بەڕاستی سیستەمی لامەرکەزی لەگەڵ نظامێکی سیاسی دامەزراوەی ڕێکوپێکە هەڵئەکا، نەک لەگەڵ فەوزا، نەک لەگەڵ پاشاگەردانی، نە لەگەڵ پاشاگەردانی دەسەڵاتەکان، لەگەڵ تەعاڕوز و تێکەڵ پژانی یاساکان بەڕاستی ئەوەشمان هەیە بەداخەوە کە لە هەرێمی کوردستانە. بۆی ئەگەر بە فعلی تەماشای بکەین لە هەرێمی کوردستانە ساڵێک و چەند مانگێک کە ئەتوانین بڵین کە ئەم دەورەی ئێستای ئەنجومەنی پارێزگاکان لە کوردستان دەست بەکار بوون ئەو یاسایە جێبەجێکەن. ئەگینا پێشتر بە یاسای ژمارە 159 ساڵی 69 ئیشان کردووە کە 100% مەرکەزیەتی چڕی ئیداری بووە نەگەڵ. سەبارەت بە پرسیارێکی کەوتم ئێستا چەندە گرنگە بۆم قۆناغە جێبەجێ بکرێت، تۆ وای دەبینی کە گرنگ بکرێت؟ گرنگە بە گومانیتیانە لا مەرکەزیەتی ئیداری ئێستا وڵاتانی دنیاگەر تەماشای بکەین ڕویان لەم سیستەمە کردووە لە ڕووی کارگێڕیەوە. بەڕاستی سیستەمی لا مەرکەزیەتی ئیداری ضرورەتێکە بۆ کوردستان ئێستا ضرورەتێکی فعلیە، بەڵام گوتم پێویستمان بەوە هەیە کە لەگەڵ لا مەرکەزیەتی ئیداریە دەستگایەک دامەزراوەیەک دەسەڵاتێکمان هەبێت دەسەڵاتێکی یاسایی بێ و دامەزراوەی شەرعی و مەزبوطمان هەبێ بتوانێت کە چاودێری و ڕقابە دروستکات، چونکە گەر لا مەرکەزیەتی ئیداری لایەنی ڕقابەی توندی لەسەر نەبێ و ڕقابەیەکی واضح و چاکی لەسەر نەبێ بەڕاستی ئەبێتە مای کارەسات بۆ ئەو وڵاتە. بۆیە ضرورەتێکە گومانیتیانە و یەکێکە لە شاکارە گرنگەکانی دەوڵەتداری. باشتوت مەرکەزیەتی بەڕێوەبردن لە عێراقدا بە گشتی و لە هەرێمی کوردستانی ژێن بە تایبەتی کە باسی دەکەین مێژوویەکیەوە تاریخێکی کۆنی هەیە ئەگەروا بێت هەموو ئەو گرفتانەی کە ئێستا کەڵەکە بوون و ئێستا هەن دروست بوون ئێستاش بەردەوامن ئەمانە لە سای مەرکەزیەتی ئیداری دروست بوون ئەم گرفتانە لە سای مەرکەزیەتی ئیداری ئۆشتوانم لە سای مەرکەزیەتێکی سیاسی کە بەناوە هەبووە بۆ نمونە لە ساڵی هەفتاوە لە کاتێکا کە عێراق بڕیاریدا حکوومەتی ئەو کاتی عێراق کە لا مەرکەزیەتێکی سیاسی هەبێ بۆ ناوچەی کوردستان بۆ نمونە حکومی ئۆتۆنۆمی و حکمی ذاتی چەندە مەجلیسێکی کارتۆنی لە ئەنجومەنی نیشتیمانی هەبوو و حکوومەتێک بەناو حکوومەتی ئەو کاتە لە کوردستان ئەوە بۆ کە لە بەغدا و حکم کراوە تەنها مەسەلەکە قاڵبێکی بۆ دروست کراوە لە کوردستانە. ئەگینا ئەگەر ئێمە تەماشای بکەین تەنها مەرکەزیەتی ئیدارەکە بەڵێ بەشێکی زۆری هۆکارە و بەشێکی زۆریشی هۆکاری لا مەرکەزیەتە سیاسەکە بۆکە بە هەڵە تەطبیق کراوە لە عێراق. لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەستە کەویستێکی جدی هەیە بۆ ئەوی مەرکەزیەت لە بڕیاردانە بێ بڕیاری دارایی بڕیاری ئیداری بڕیاری سیاسی ئەوەی کە ئەخوێنرێتەوە بەڕاستی بە ئەوەی کە من ئەیبینم لە واقعی کوردستانە ئێستا گومانیتیانە ئیتیجاهەکەیەکە بگەڕینەوە سەر هەمان ئەو سیستەمە کۆنانی کە پێشتر هەبووە بۆ ئەوانەی کەوا بەشێکی ماڵوێران کردبوونە بەڕاستی و هەروەها ئەو هەموو گەندەڵی و فەسادی کە دروستی کردووە بەڕاستی لە کوردستانە لە چاوی مەرکەزیەتی سیاسی ئەناسرێ مەرکەزیەتی ئیداری ئەناسرێ و ئێستاش بەڵێ ئیتیجاهەکەی ئیرادەیەکە و ویستێکی زاڵیش هەیە کە ئەمە بەردەوام بێ. ئەم ئاڕاستەیە لە ئیرادە ترسناکە بۆ خەڵکی گومانیتیانە بۆ نمونە تا ئێستا تەماشا بکەیت چەند پارێزگایەکمان هەیە لە یەک پشکی یەک حیزبێکی دیاریکرا بۆ نمونە دەسەڵاتی بەڕێوەبەری ناحیەکان پارێزگارەکان و هەروەها قایم مقامەکان دیاری ئەکرێن لە کاتێکا کە ئێمە ئەنجومەنی پارێزگاکانی کوردستانیان باشتر بڵێن ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان کە یاساکەش هەر ناوی یاسای پارێزگاکانە ئەم یاسای پارێزگانە دیاری کردووە کە بێ هەموو ناحەیەک ئەنجومەنێکی هەبێ هەموو قەزایەک ئەنجومەنێکی هەبێ ئەم ئەنجومەنێکی ڕقابیە و تەشریعات دەرەکات لە شێوەی لایحە و تەنزیمات ینی بۆ نمونە تعلیمات دەرەکات ڕێنمایی دەرەکات و کار بم ڕێنماییانە بکرێ بەڵام تا ئێستا ئەبینین ئەنجومەنی پارێزگاکان هەن بە فعلی ئەنجومەنی پارێزگاکانیش هەوڵی تاو هەیە کە تووشی شەلل دەست خۆش.
کاگەڕم لە قسەکانی پێشووت لە مەرکەزی ئیداری بە جۆرێک لە جۆرەکان شەفافێت وەدی دەهێنێت لە داهاتی وڵات دەمێت ڕوونی بکەیە بۆ خەڵکی کە چۆن دەبێت هۆی شەفافێت لە مەرکەزی ئیداری. لا مەرکەزیەت یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە بەشداری سیاسی هاوڵاتیان زیاد دەکات چ لە ڕووی هەڵبژاردنەوە ئەو نوێنەرانی کە هەیەی لە یەک کارجارەکەیە بۆ خۆی هەڵیە بژێرێ و لە هەمان کاتیشە بەرپرسیارەتێکی کاربەدەسان و فەرمانڕەوایانی ئەو یەکە کارجێرانە دروست دەکات بەرامبەر بە هاوڵاتی و مەسافەی نێوان هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتی ئەو یەکە کارجێڕیا کورت دەبێت وەک لە دەسەڵاتی مەسەلە پەیوەندی نێوان هاوڵاتیەک لە گەرمیانەوانێ بۆ هەولێر ئەو مەسافەیە زۆرە بەڵام لە یەکەیەکی کارجێڕیا ئەو مەسافەیە زۆر کەمە و دەتەوێت بڵێ ئەو کاتە بەرپرسان واتە مەسئولین نزیکترن لە خەڵک باشتر ئاگاداری مەعانەت و گیر و گرفتی کۆڵانەکانی وڵاتن ئەوان زیاتر ئەزانن و ئەم خاوڵاتیانی دیسانوانە خەڵکانێک هەڵبژێرن کە خزمەت بە خۆیان بکەوە خەڵکی ئەو ناوچێ بن و لە کاتێکشا کە ئەو بەرنمەی پێشکەشیان کرد نانتوانی بە پێی پێویست جێبەجێ بکەن لە هەڵبژاردنی کەترایان گۆڕن یاخود ئەگەر گەندەڵیان لێ دەرکەوت یاخود ئەگەر شەفاف نەبوون ئەو ساکە تەبیعمە بە چەند دەورەیەک یعنی ئەمە هەمووی بەجارێک ئەم شتانە ناکرێ لە وڵاتان و لە دنیا شاوا بوو ینی بە چەند خولێک بە چەندەها ساڵ وردە وردە خەڵک فێریەوە بە کە خۆی ئیشوکار و کاروبارەکانی خۆی بەڕێوە بەرێ لەبەرەوە ئەم نزیکایەتە ئەبێتە هۆی لێپرسینەوە میکانیزمی لێپرسینەوەی هاوڵاتیان بۆ فەرمانڕەوایان باشتر و کاریگەرتر بێ و لەمان کاتیشە جگەل لەوەی کە فەرمانڕەوایان کاربەدەستانی یەکە کارجێڕەکان لە ژێر چاودێری شعبی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و میدیای یەکە کارجێڕەکانی خۆیان هاوکات لەلایەن پەرلەمان و لەلایەن دەسەڵاتەکانی تریشەوانێ یانلایەن کۆمیسیۆنەکانی تایبەت بە مەسەلە دیوانی ئەو کاتە بەپی ئەو قسانی کە تۆ کردە و کاتە ژماری ئەو کەسانی یاخود ژماری ئەو بەرپرسانە زیاتر دەبێت کە دەتوانن تەسەڕوف یاخود مامەڵە بە داهاتی وڵاتەوە بکەن ئەمە هیچ ترسناکێکی تیانی یاخود هیچ مەترسێکی تێدا نییە کە ئیستیقلال بکرێت ئەم مامەڵەیە لا مرکزیەتی کارجێڕی پێویستی بە هەیئاتی ڕقابی هەیە وەک چۆن خۆی ئەنجومەنێکی ڕقابیە بۆ دەسەڵات و جیهازی تەنفیزی لەمان کاتیشا بۆ خۆی ئەبێ ڕقابە هەبێ بەسەرەوە بەخێوێستترین ڕقابە کە هەبێ بەسەرەوە کێیە هاوڵاتیانە هاوڵاتیانی ئەو یەکە کارجێڕێ ئەو پارێزگایەیە تێگەی بەڵام هاوڵاتیان ئەنجومەنێکیان هەڵبژاردەوە کە ئەم ئەنجومەنە نوێنەرایەتیان نەکات چاودێریم ئەنجومەنە چۆنە بینی ئەم ئەنجومەن ناتوانێت چاودێری کاریگەری بەرسە دەسەڵاتە خۆجەیەکەوە بێت نە چاودێریە توانێ بکە بەڵام توانای بڕێردانی نییە و هەر بڕارێک بدا ئەبێ ببینێرەتوانێت بۆ پایتەخت و بۆ سەرەوە و لە دوجار تۆ باز لە واقعی هەرێمەکە یا جێبەجێکردنی لا مەرکەزی تەواوەتی من ئەگەر باز لە هەرێم بکەم ئێستاکە بەو شێوەیە ئێستاکە هاوڵاتیان ئەندامانی ئەنجومەنیان هەڵبژاردووە بەڵام ئەندامانێکی ئەنجومەن هەڵبژێراوە لە ڕووی ئیداریەوانێ لە ڕووی وەزیفیەوانێ ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ وەکو نوێنەر بەڵام ئەگەر ئەو سیستەمە بە تەواوی جێبەجێ بکرێتم ئەنجومەنی کە هاوڵاتیان هەڵی بژاردو پێویستەکە بۆ بۆڕاردان بۆ هەولێر بگەڕێتەوە و بۆ سەرکردایەتی حکومەت و سەرۆکاتی حکومەت بگەڕێتەوە ئێستاکە چەمکێکەیە پێوترێت لامەرکەزیەتی کامل تەواو ئەو لامەرکەزیەتە کە هیوادارم ئێمە بێ هەوڵ بدەین بۆ ئەوە تایدا جگەلەوەی کە دەسەڵاتەکان کارجێڕی و دارایی بە تەواوەتی ئەگوێزرێتەوانێ بۆ یەکە کارجێڕەکان هاوکات ئەبێت یەکە کارجێڕەکان خاوەنی پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردنی خۆشیان بن لەم جۆرە لەم مۆدێلە لە مۆدێلی لامەرکەزیەتی کامل یا تەواوە پێگەیشتووە ئەمە مۆدێلەکە بەڕاستی کە پێویستە هەرێمی کوردستان ئیش بۆ ئەو بکات بگات بەو ئاستا گەر بێت و نەگات بەو ئاستا ئێمە پێمان وایە هەر لەو باسنە داخراوە سوڕێنەوە و بەردەوام خەریکی ئەوە بین لە قەیرانێک کۆبڕن بە قەیرانێکی تر و لە هەمان کاتە وەگوتم گرفتەکە لەوایە کە بەرپرسیارەتی وونە کە وەختێک شەقامێک کە وەختێ پردێ شوێنێک تەواو ناکرێ جێبەجێ ناکرێ تۆ ئەچی بە قایمقامەڵێ ئەچی بە پارێزگاڵی ئەڵێ لای من نیە لای وەزاردارە وەزاردارە ئەڵە لای وەزارەتی ڕێگەوبانە وەزای ڕێگەوبانڵێ ئەنجومەنی وەزیران لەبەرەوە هاوڵاتی نازانێت بەس ئەو کات لەگەڵ جێبەجێکردنی لامەرکەزی ئەم گرفتە چارەسەر دەبێت بەرپرسانی ئیدارە خۆجیەکان دەتوانن داوای خەڵکی جێبەجێ بکەن بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەرەوە بەڵێ ئەو کاتە کە بودجەیەک تەخان کرا مەسەلا تەبعیەوەیەکی تر لە کێشەکان بودجە تەرخان بکرێت یا خۆی دارەکە خۆی هەیە بێت ئەگەر پێویستی بەسەرەوە هەبێت آخر مۆدێلی جیا مۆدێلێک هەیە مەسەلا پارێزگای سلێمانی بڵێن 100 میلیۆن
دۆلار ساڵانە داهاتێتی ئەم 100 میلیۆنە چەنی ئەگەڕێنێتەوە بۆ پایتەخت و چەنی بۆ خۆیە بێ زائیدەن تەبعی ئەو داهاتی کە لە نەوت و گازیش دەسەکەوێت ئەو داهاتانە هەمووی ئەبێ ئەو ساکە بە پێی یاسا ڕێک بخرێ و ئەو ساکە هاوڵاتیان ئەزانێت ئایا بە پێشماری دانیشتوانی مەسەلە پارێزگاکە داهات بۆ ئەو پارێزگای دیارەکرێ یاخود بە یاسایەک تایبەتمەندی ئەو شوێنە لەبەر چاوی گیرێ لەگەڵ ئەو داهات و سەرچاوی وزە و داهاتانی کە هەیەی بۆ ئەو پارێزگایە تەرخانەکرێ لەو کاتەیە بۆ خۆی ئەمە بەتەوەی دروستبوونی شەفافێتە کە هاوڵاتیانی ئەو پارێزگایە بە قەزاونەحەکانیشەوە ئەزانن کە داهاتی ساڵانیان چەندە کە زانرا ئەو ساکە پلانی ساڵانەدا ئەندرێ لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە و ئەو سا شەفاف بێ ئەو ساکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی میدیا خەڵکانی خەمخۆر ئەتوانن بتابعی ئەم ئیشانە بکەن و لە کاتێک ئەگەر بێت و کەم و کوڕی هەبوو ئەتوانرێت لایانی بەرپرس دیاری بکرێت بەڵام وەگوتم ئێستاکە ئەم شتانە هیچی لە هەرێمی کوردستانە تەنانەت لەو یاسایی کە کاگاسۆش باسی کرد ساڵی 2009 لەو یاسایە تۆ سەیری بکە هیچ معیار و پێوەرێکی تیانێ بۆ دیاری من دەمەوێت لە دواتر باسی یاساکە بکەین بە تایبەت باسی کەم و کوڕەکانی یاساکە بکەین چۆن چاک بکرێت یاخود چۆن سیستەمی لامەرکەزی جێگیر بکرێت کاگاسۆ دەمەوێت بپرسم لامەرکەزی تەنها کێشەی دارایی چارەسەر دەکات لامەرکەزیەتی ئیداری نەخێر تەنها کێشەی دارایی چارەسەر ناکات بەڵکو کێشەی مەسەرەن ئیدارەدانی بە دەرەجە یەک هەرێمەکان یاخود بڵێن ناوەندە خۆماڵەکان دەستە خۆماڵەکان چارەسەرەکە بۆ نمونە بۆمان ڕێک ئەخاتەوە کەوا مەسئول بناسین کێ مەسئولە لەو بابەتی کەوا ئێم بەدەستەوە دەناڵێنی کەواتە و کات بەرپرسیارەت ون نابێت ون نابێ نەخێر بە تاکید ون نابێ زۆر جوان دیار ئەبێ بەڵام ئەو کاتە گەر وەکو هەردوو لامان پێم وابێت تاکیدمان لەسەرەوە کردەوە کە ڕقابەیەکی ئەکتیڤ و چاک نەبێ نەزیح نەبێ ئەو کاتە بە تاکید دیاریش بێ مەسئولەکە وەک ئەوە نییە کە بتوانرێ محاسبە بکرێ و لێ پرسنەوەی لەگەڵدا بکرێ بەڵکو پێویستە کا لە هەمان کاتاکە ڕقابەیەکی دقیق ورتە بێ لەگەڵ بارودۆخەکە بگونجێ لەمەی لە کوردستانی شاهەیە ئێمە زۆر جار مەسەن ڕخنەگیراوە لەوەی لامەرکەزیەتی ئیداری ئەگەر وەکو پێویست بەکار نهێنرێ ئەبێتەوەی فەساد و گەندەڵی دارایی گەندەڵی کارگێڕی ئێمە ئەتوانین بە لامەرکەزیەتی ئیداری ئەگەر هاتو جێبەجێ بکرێ وەکو خۆی وەکو ئەوەی کە دیاری کراوە وەکو ئەوی لە وڵاتانی پێشکەوتووە جێبەجێ ئەکرێ ئەو کاتە ئێمەش ئەتوانین بڵێن مەسەلەن لامەرکەزیەتی ئیداری خەڵکی کوردستان لە ڕووی ئیداری و لە ڕووی مالی شەو ئیستیفادەی لێکن چونکە ئەو کاتە هەر کەس داهاتی خۆی هەر کەس کەسی خۆی بەڕێوەی ئەبا مەسئول دیارە بێ کێیە و هەروەها بەرپرس ئەوەی کە لە گەندەڵی تێوە گلاوە دیارە بێ دادگاکان ئەکتیڤترە بن بەڵام لە بۆچی دادگاکان ئەکتیڤترە بن مەگەر لامەرکەزی پەیوەندیدارە بە دەسەڵاتی دادوەریەوە پەیوەندیدار نیە بە دەسەڵاتی دادوەریەوە بەڵام دادگاکان لە سنووری ناوچەکەی خۆیانە ئەگەر بۆ نمونە فەرمانێکی دەستگیرکردن دەرکەن بۆ کەسێکی گەندەڵ ئاسانتر دەستگیرەکرێ ئاسانتر مەسەرەن ئەتوانرێ ڕوبەڕوو بکرێتەوە بەڵام ئێستا بینین مەسەرەن دادگای قەزایەک وەزیرێکی مەسەرەن حکوومەت بڕیارێکی دەستگیرکردنی بۆ دەرەچێت لە دادگایەکی قەزایەکەوە ئەمە بە ئاسانی جێبەجێ ئەکرێ ئەو دادگایە ئەو قازیە ئەو قانونی ئیداری لامەرکەزی ئیداری چۆن دەبێت هۆی ئەوەی کار ئاسانی زیاتر لە ڕوو ئیداری بۆ خەڵک بکرێت چۆن دەبێت هۆی خەڵک زیاتر ڕۆڵی هەبێت لە ئیدارەدانی ئیدارە خۆجیەکەی خۆیدا وەکو باسمان کرد مەسەلەن بۆ هاوڵاتی ئاسایی ئیستیفادە و قازانجەکەی لەوەیە کە ڕۆتینات کەمەکاتەوە من لە جیاتی ئەوەی سەردانی دەدائیرە بکەم دەدامەزراوی دەوڵەت بکەم بگەمە وەزارەت ئیتر هاوڵاتێک پێویست ناکە لە پێنجونە هەورامان بچێت بۆ هەولەر یاخود لە زاخۆ ناو ستورەکانی بادینانەوە بێت بۆ جاری وا هەیە بۆ یەک ئیمزایەکی بەسیط مەسەلەن ئاڕاستەی وەزارەتە کرێ لەم کاتەیە پێویستمان بەوە نییە یان بۆ مەسەلەن پرۆژەیەکەیە کە تەنفیزی مباشر ئەتوانرێ بکرێ بەڵام ئەیهێنن ئەیکەنە حاڵەتێکی واوەکەوە چەنەها دائیرە و هەروە گەیشتن بە وەزارەت و هەروە جاری واشێ لەم وەزارەت بۆ ئەو وەزارەت لەم شوێن بۆ ئەو شوێن هاوڵاتی ناگاتە مەبەستی خۆی بگاتە مەبەستی خۆیشی ئەو مەبەستە نییە کە سەرەتا هەوڵی بۆ داوە مەسروفێکی زۆری پێەکەی ئەزێتێکی زۆری ئەدەی ڕۆتیناتێکی زۆرە لە هەمان کاتیشان نەتیجەکە وەک ئەو نیە لەوانەیە لە ناوچەکەی خۆی ئەوە بەدەست بهێنێ دووەم ئیستیفادەی بۆ خەڵکی تریژ ئەوەیە کە بەڕاستی ئەم ئەنجومەنە خۆماڵیانە کە لە ناو خۆی شارەکاندا هەن ئاگادارن بە کێشەی هاوڵاتی ئاگادارن بە کێشەی ئەوانی کە بێکارن بۆ نمونە ئاگادارن بەوانی کەوا ئێمە کێ کەفووە کێ شارەزای ئەو ئەنجومەنە هەڵبژێردراوانەی ئیدارەخۆجێیەکان ئیرادی ئەوەندە بەهێزیان دەبێت لە ئاستی تەمۆحی داواکانی خەڵک بوون و خواستی خەڵک جێبەجێ بکەن ئێستا و بەم ئیتیجاهی لە کوردستانە هەیە نەخێر
دیارە من بەستم جێبەجێکردنی سیستەمەکەی بە تەواوەتی ئەو کات ئەگەر وەک پێتم وت ئەگەر سیستمێکی یاسایی و دامەزراوی دروستمانە بێ بەڵێ بەڵام ئەگەر ئەوەی ئێستا لە کوردستانە هێنا فۆزای نەخێر بەڵمانیتیانە کاگارم کاگاسۆ باسی لەوە کرد لە ڕاستیە لا مەرکەزی ئیداری لەگەڵ جۆرێک لە سیستەمی سیاسی ستاوان لە قسەکانی پێشتر باسی لەوە کرد لەگەڵ جۆرێک لە سیستەمی سیاسی سەلامەت و تەندروستە دەتوانێت ژیان بکات لا مەرکەزی ئیداری دەتوانێت لە جۆرێک لە سیستەما بەردەوامێت کە گرفتی سیاسی کەم بێت بۆ گرفتە سیاسیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە واقعی سیاسی هەرێمی کوردستان ڕوونە لە ئێستایا پەرلەمانی هەرێمی کوردستان پەک کراوە نیوەی حکومەت لێ کراوەتەوە دەسەڵاتە دەوڵەتیەکان زۆرینیان دەوامتیاندا ڕاگیراوە بۆ واقعی کە ئێستا هەیە لا مەرکەزی ئیداری سەرکەوتوو دەبێت تەبی لا مەرکەزیەت کوڕی ژینگەی دیموکراسیە یعنی تۆ گەر سیستمێکی دیموکراسی پێشکەوتوو نەبێ زەحمەتە یا قورسە جێبەجێکردن و پیادەکردنی لا مەرکەزیەت بەڵام خۆ گەرژنگەیەکی دیموکراسی هەبێت ئۆتۆماتیکی ڕەنگە بۆ خۆی لا مەرکەزیە و کاتە تاحقیق بێت یاخود بەدی بێت نا لا مەرکەزیەت عەقڵی بەشەری هەتا گەیشتۆتەوەی کە دەربازی بۆ لە ئرث و لە میراتی سیستمی مەرکەزی زۆری ویستەوە و یەکێکە لە داهێنراوەکانی مرۆڤایەتی کە بە چەندین سەدە گەیشتۆتەوە بەستخوا پێم باشە زیاتر ڕوونی بکەوە ئەگەر زیاتر ڕوونی بکەوە لا مەرکەزیەت لەگەڵ سیستەمی دیکتاتۆری و تۆتالیتاری یەک ناگرێتەوە جێبەجێ نابێت سیستەمی دیکتاتۆریەکان بە بەردەوامی جەخل لەسەر سیستمی لا مەرکەزی ئیداریەکەنەوەانێ وەگە سەیری سیستمی لە لا مەرکەزیەکەنەوە یا مەرکەزی ئیداریەکەنەوە ئەگە سەیری سیستەمە دیکتاتۆرەکان بکەی بە گشتی ئەو سیستەمێکە هەن بۆ سیستەمێکی مەرکەزی ئەوان دەیانوت بڕیار مەرکەزی بێت لە خۆیان بێت نەک لە خوارەوە لە ئیدارە خۆجیەکان بەڵێ ینی ئەو دەسەڵاتی کە هیانە نانوێ بەشیکەن لەگەڵ یەکە کارجێرەکانی تررا بەڵکو ئەنوێ لەو پەری حاڵەتە ئەو دەسەڵاتی کە لە ناوەند هەیە لە ڕووی وەزیفیەوە درێژی بکەنەوە بۆ ناوچە جوگرافیە جیاوازەکانی ئێستا لە هەرێمی کوردستان ئیرادە هەیە بۆی دەسەڵات بە ئەنجومەنە خۆجیەکان بدرێت ڕۆڵی خەڵک زیاتر بکرێت لە ئیدارەدانی دەوڵاتە ئیرادە هەیە لە هەرێمی کوردستان ئیرادێ نەبوو نییە خۆی کێشەکە لە کارەکە قسەی تۆیە کە دەڵی دەسەڵاتی دیکتاتۆرەکان مەیلی جێبەجێکردنی لا مەرکەزیان نییە نانەوێ یعنی قیادی سیاسی کورد کەواتەم قسە بۆ هەرێمی کوردستان ڕاستە کە ئێمە کێشەی ئەومانە کە دەسەڵاتێکی دیموکراسیمان نییە بۆیە نایە سیستەمێکی لا مەرکەزی جێبەجێ بێت دیموکراسی گوناحانی بەڕاستی نەهەوی دیموکراسی لەگەڵ ئەم دەسەڵاتی ئێمە بێنرێ و ئەوە ڕەنگە وەکو مۆدێک ئێستاکە ئەو شتە بازەکرێگەرنا چەندین فرسەغەن دەسەڵاتە دوورە لە دیموکراسیەوانێ من نامە سەر ئەو بابەتە بەڵام یەمەوە سەرەوەی کە ژینگەیەکی دیموکراسی نەبوو دامەزراوەی نێ و موئەسساتی نەبوو تۆ داوای لامەرکەزی دارایی و کارژێڕێکە بەڵام ئەگەر بێت و لامەرکەزێتی کارژێڕی و دارایی نەیتوانی بە ئاکام بگا بە نەتیجە بگە ئەو ساسەرە کێشێ بۆ لامەرکەزێتی سیاسی کێساکە لە هەرێمی کوردستان ئەو ئاراستەیە دروست بووە دارە بە تایبەت بەرنامەکە باس لە لامەرکەزێتی ئیداری و دارایی دەکەین و لە پەنای ئەوەشدا لە قسەکانی ئایندا ئەگەر کاتە بوو بازە ضرورەت یابوونی لا مەرکەزی سیاسی هەڵبەت مەبەستمە ئایا دوو هەرێمی بەمانای دووکردبوون یاخو لا مەرکەزی سیاسی چەندە بۆ واقعی ئێستا هەرێمی کوردستان گونجاو بێگومان ئەگەر دەرفەت دەبوون پێم باشە و پێم خۆشە باسی بکەین بەس ئێستا بە تایبەت من مەبەستم بوو بپرسم لەناو ئەو سیستەمە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە لا مەرکەزێ دەتوانێت ژیان بکات تێیدا تا ئێستا نەیتوانیوە منسمۆ سەر قسەیە تا ئێساکە نەیتوانیوە و هەموو ئەو هۆڵانی کە دراوە لە ماوەی ڕابردووە نەیهێشتووە ئەو ئیرادە سیاسی کە هەیە لە هەرێمی کوردستاندا نەیهێشتووە لە مەرکەزێتی ئیداری و کارژێڕی و ئیداری و با بڵێن دارایی بڕواتە پێشەوە نەک نەڕۆیشتە پێشەوە بەڵکو زۆر گەڕاوەتەوە دواوە بە تایبەتی ئەگەر سەیری ئەو کۆمەڵە بڕیارە بکەی کە ئەنجومەنی وەزیران دەرکردووە بڕیاری ژمارە 44 و 45 و ئەو بڕیارانەی تر سیرەکەیت هەموو ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیران پێشووتە دەریان کردو لە 2012 و 2013 هەر هەمووی هەڵوەشارەوە مەبەستەوەی لەو بڕیارانەی کە دەسەڵاتی زیاتری بە ئیدارە خۆجیەکاندا بوو پاشە گەز بێتەوە لە 2012 لەگەڵ 2013 4 بڕیار دەرچووە ئەم 4 بڕیارە تا ڕادەیەک توێژاڵێک لە دەسەڵاتی کارژێڕی و دارایی داوە بە یەکە کارژێرەکان بەڵام لە دەی پێنجی 2016 ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنەکە بڕیار چەند بڕیارێک دەرەکا بەپێی ئەم بڕیارانە هەموو ئەو دەسەڵاتانە لە سەرۆکی یەکە کارژێرەکان و بەڕێوەبەرە گشتەکان وەرەگرێتەوانێ ئەمەش بەمانای چی بەمانای ئەوەی کە هەر لە بڕیارەکە خۆشی هاتووە بۆ کۆنتترۆلکردنی داهات و خەرجەکانی یەکە کارژێرەکان و کاروباری کارژێڕی بەڕێوەبەراتی گشتەکان ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەومان چیمان پێڵێ پێمی پشتەمە چییە؟
پێشبانی پشتەمە زۆر وازیحە پێمان ئەڵێت کە تەنها و تەنها ڕێگە بە یەک زۆر لە سیستمی کارجێڕی ئەدرێت لە هەرێمی کوردستاندا ئەویش ئەو سیستەمە مرکزیە تۆخ و ئەستورەیە کە لە ماوەی ڕابردووە هەبووە ئەگەر دەسەڵات ڕێگە بە جێبەجێکردنی ئەم سیستەمە نەدا چۆن لا مرکزی چۆن جێبەجێ بکرێت چۆن وەدی بێنێت بەو شێوێ بەدیە دەمێنویستم ئەو قسەیە بکەم ئەگەر بێت و لا مرکزێتی کارجێڕی و دارایی نەتوانرا پیادە بکرێ و هەنگاو بە هەنگاو نەڕۆیشتە پێشەوە ئەو ساکە ئەو ئاراستەیە دروزە بێت کە باز لە لامەرکزێتی سیاسیەکە و نابێ ئەوە بشارینەوانێ کە لە هەرێمی کوردستانەوە بەتایبێتی لە پارێزگای سلێمانی و لە هەڵەبجا بەپێ ئەو ڕاپرسی کە ئێمەش کردومانە ئاراستەیەکی بەهێز هەیە بەوەی کە داوای لامەرکزێتی سیاسیەکە بەوەی ئەوەی داوای پێوترێ فێدرالیزمی پارێزگاکان تەنانەت ئەوەی پێوترێ بە هەرێمبوونی پارێزگاکەن و ئەمە زەنگێکە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بەوەی کە ئەم ئاراستەیە هەیە و بەهێزیشە ئەگەر بێت و هەنگاو نەدرێت لە ئەسەر لە ڕووی لامەرکزی و لە ئاستە کارژێر و دارایەکە ئەو ئاراستەیە بەهێز و بەهێزترە بێت چونکە هەنگاو نەنان بۆ پتەوکردن و بۆ قوڵکردنەوەی لامەرکزێتی کارژێری و دارایی بەمانای چییە؟ بە بڕای تۆ ئەمانەی قوڵبوونەوەی قەیرانەکانە بەمانای قوڵبوونەوەی قەیرانەکان بەمانای چارەسەرنەکردنی قەیرانەکانە بەمانەی بەردەوامبوونی قەیرانەکانە و ئەمانە ئەمانگەێنێتە چی؟ ئەمانە مانگەێنێتە ئەو ئەنجامەی کە بیر لە بەهرێنبوونی پارێزگا بکرێتەوە بیر لە لامەرکزێتی سیاسی بکرێتەوانێ و ئێمە بە پێ و ڕاپرسی کردمانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان جگەل لەوەی کە داوای قوڵبوونەوەی لامەرکزێت دەکەن هاوکات بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان داوای ئەوواکەن کە هەرێمی کوردستان کە پارێزگای سلێمانی و هەڵەبجە بە تایبەتی لە پەیوەندیەکی لە چوارچێوەی پەیوەندیەکدا بن لەگەڵ بەغایە واتە داوای ئەواکەن کە پێوتری لامەرکزێتی پارێزگاکەن کە چواردە پارێزگاکەی تری عێراقیەتی یعنی بەو شێوەیە ئەو باش کاکەرەم تەنها سلێمانی و هەڵەبجە زەرورە پێویستە لامەرکزێتیاندا جێبەجێ بکرێت یاخۆ تەنها بۆ دوو پارێزگای پێویستە ڕاپەڕین کەی چێ پێویستی بوو بە ڕاپەڕین لە نەو یەکە بەڵام بۆ سلێمانی دەستی پێکرد یعنی ئەمە لە تاریخ بۆ خۆی دەورەدا بە ڕێکخرا بە کۆمەڵگاکان یعنی لە نەویەکە ئێستا داواکان بۆ جێبەجێکردنی لامەرکزی بە ڕاپەڕین دەشوبێنیان ئەمە وەک ڕاپەڕین زەرورە مەقسەم لەوەیە ینی ئاستێکی گەشەی جیاواز هەیە لە نێوان ئەم پارێزگانە بە بەردەوامی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەم ناوچەیە پێشەنگ بووە لەو قەزانە تەنها بۆ دوو پارێزگای زەرورەیە خودنا نا بۆ هەموو شوێنێک زەرورە بۆ تەنها باسیم دوو پارێزگایە دەکرێت زیاتر باسیم دوو پارێزگایەت لەبەرەوەی لێرە ئەو پراوێز خستنە زیاتر باشە دەکرێت دوو پارێزگا سیستەمی لامەرکزی تێدا جێبەجێ بکرێت دوو پارێزگای دیکە تێدا جێبەجێ نەکرێت نا بەڵام ئەو پارێزگایە پێشەنگ بووە ئێستاکە زۆربەی ئەو دەنگانە تۆ دەنگێکی بیستووە لە هەولێر و لە دهۆک باسی لامەرکزی بکە هەموو کەناڵەکانی تەلەڤیزیۆن سیرکە یەک دەنگی گوێ لێ بە باسی لامەرکزی ئەوەی کە باس دەکرێت زیاتر و زیاتر لە ناوچەی سلێمانی هەیە و ئەمە تاریخە ئەو دەورادا بە ئەم منتیقەیە و ئەوان هەست بە ئەو ضرورەتەکەن لەم مەرحەلەیە شوێنێکی تر هەستی پێ ناکە دیارە هۆکاری جیاوازی کاگاسۆ خەڵکی یاخود دەنگدەران ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنە خۆجیەکانن تا ئێستا وەک ئەنجومەنێکی لاواز و بێڕۆڵ و بە ئیرادە بینیوە چۆن دەتوانم متمانە بەم ئەنجومەنانە بکەن کە ببێت ئەنجومەنێکی کاراوە بە لە ئاستی تمۆحی ئەوان بێ و خواستەکانیان جێبەجێ بکات هاوڵاتی متمانەی خۆیدا بەڕاستی بەڵێ لە سەرەتا هاوڵاتی بینیمان متمانەی خۆیدا چوونە سەر سندوقەکانی دەنگدان نوێنەرانی خۆیان دیاری کرد و هەڵیان بژارد بەڵام لە کاتێکا کە ئەنجومەنەکان بەم شێوەیە نموزەجێکی تازە بوون وەکو لە یاسای برێمەری هەفتاویەک مەسەرەن سەرەتا کە دروست بوون لە 2004 برێمەر لەسەر ئەو ئەساسە داینا ئەنجومەنی پارێزگاکان کە لەسەر ئاسی پارێزگاکان بێ ئەو کاتە ملەتی خۆمان ملەتی کوردستان عەطفی لەگەڵ ئەوە بوو کە هەرێمی کوردستان و ناوی کوردستان بە عالەما بڕاتە دەرەوە هەموو لایەکمان لەگەڵ ئەوە بنوتمان بابە ئێمە پێمان باش نییە کە ئەنجومەنی پارێزگاکان لەسەر ئاسی پارێزگا بێ یعنی لامەرکزێتی ئیداری لەسەر ئاسی پارێزگاکان بێ بەڵکو پێمان باش لەسەر ئاسی هەرێم بێ بەڵام ئێستا بۆمان دەرەکەوێ کە بە هەڵەدا چووی لەسەر ئاسی پارێزگاکان بێ قازانجی زیاترە و ئەو نقطەیەش حەزم کرد بەڕاستی قسەی لەسەر بکەم کە بۆچی هەولێر و مەسەرەن دهۆک داوانە منیش ویستم بەپرسیارەکەزیێت دەکرێت لە دوو جارێ هەولێر خۆی ئەگەرۆکو هەرێم حسابی بکەین ئەگەر هەولێرۆکو خۆی حسابی بکەین هەولێر پایتەختە کە مادام پایتەختە ئێمە چاومان لەوەی دەسەڵاتەکانمان بەسەردا دابەش بکە
نەک ئەوەی کەوا مەسەرەن خۆی بێسەر لە نوێ جارێکی تر بە بەرگێکی ترا ئیشێکی تر بکات نەخێر بەس کاگاسۆ هەولێر وەکو ئیدارە وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو پارێزگا ئیدارەیەک ئێمە لە لامەرکەزێتی دیکەیە ڕاستە تۆ داوای دەسەڵات لە هەولێر دەکەی یاخود لە حکومەت لە لامەرکەزێتی ئیداریە ئێمە سەیری پایتەختەکەین ئەو دەسەڵاتی کە لە پایتەختە گومانیتیانێ لە حکومەت بەڵام حکومەتەکە لەکوێ و نمونەی حکومەتەکە لەکوێ لە هەولێرە بۆیە بەس دەمای وەزارەت عەفو هەولێر پێویستی بە جێبەجێکردنی لامەرکەزی نییە چونکە حکومەتەکە لێی نزیکە و لەوەیە مەبەستم ئەوەیە ئەو ئێمە باسی هەولێر باجیا بکەینەوە لەوەیانە کە مەسلەی دەسەڵاتەکانمان دەسەڵاتەکان کە لە پارێزگاکان پەراوێز خراوە دووهۆک سلێمانی هەڵەبجە سەبەبەکەی مەسەلەن ئەو دەسەڵات و حکومەتەیە کە لە هەولێرایە ئەگینا بۆ هەولێر زەرورە بۆ دووهۆک زەرورە و بۆ سلێمانی زەرورە و بۆ پارێزگای هەڵەبجەش بەڕاستی زەرورەوە گەر ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیانش بوون بە پارێزگا بە تاکید بۆ وانیش ئەسە زەرورە کەواتە من ئەو خۆشەوە بۆ بینەران ڕوون بێت کە لامەرکەزیێت ناکرێت جێبەجێ بکرێت ئیلا دەبێت هەموو پارێزگاکان بیانەوێت یا خود نەخێر بە پێچوانەوە دەکرێت لامەرکەز پارێزگایەک داوای دەسەڵات و لامەرکەزیێت بۆ خۆی وەڵی جا ئێمە لە ڕووی قانونی ناکرێت خەڵکی کتابەتی پێ بدرێت نەخێر بەڵام ناشکرێ مەسەلەن ئیرادەیەک فەرز بکرێ بەسەر پارێزگاکە کە خۆی بێدەنگە و ناشکرێ من مەحروم بکرم کە داوای لامەرکەزیەتی ئیداری ئەەکەم هەر کەسە بە داوا ویستی خۆی ئەگەر بێتە بابی داواکردن بەڵام ئەمە بە یاسا ڕێکخراوە کە ئەنجومەنی پارێزگاکانە بێ هەولێری ژێ بێ دۆکی ژێ بێ سلێمانی ژێ بێ و هەڵەبجەیش ڕاستی کاگەرم لەبەرەوە ڕێگەت هەیە بەڵام جێبەجێکردنی لامەرکەزیێت مانای دوو ئیدارەیە نا دوو ئیدارەی بە مەفهومە کۆنەکە و بە مەفهومی شەڕی ناوخۆ نییە مانوێت ئەمە بەڕاستی ئامرازی سۆفت و ئامرازی نەرم بگرینە بەر و کەس بڕۆن لایەنەکان پەرتەوازەترەکە خود بە پێچوانی یەک گرتووتریانەکە هیوادارم عەقڵیەتی قیادەی سیاسی دەبێنی دوو کەوانەیە بگەیشتێتەوەی کە ئیتربیر لە مەوسوعی چەک و سیلاح نەکاتوانەوە ئەوە وەگوتم داهێنانێکی مرۆڤایەتیە و بۆ کارە ئاسانیە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیانە بە شێوەیەکی باشتر وە پێچەوانەوە ئەو قورسایی و ئەو بارگرانی کە لەسەر مرکز و لەسەر وەزارەتەکان هەیە کەمە بێتەوە و ئەمە لە مەسلحەتی ئەوانیشە ئەگەر بێت و عەقڵێکی ئیداری هاوچەرخیان هەبێ و بۆ ئەو پرسیاری تر کە باس کرد بەڵێ ئەکرێ لەبەرەوەی کە ئاستی جێبەجێکردنی لا مرکزیت ئێستا لە ئەدەبیاتی تازەیە باز لەوا کات کە مەرج نییە هەموو پارێزگاکان یەک جۆر لە مرکزیەتان بێ لەوانەیە طبیعتی پارێزگاکە دەکرێت یاساکە بە تایبەت باسی پارێزگای کەبت و پارێزگایکی دیکەش بە تایبەت باس بکات جیاجیا باز لە پارێزگاکەکەی مەسەلە لە پارێزگای سلێمانی زیاتر پێویستی بە چ جۆرێک لە لا مرکزیەتە ڕەنگە دووهۆک پێویستی بەو لا مرکزیەتە نەبێ یاخۆ هەولێر بەو شێوەیە پێویستی بەوە نەبێ لەبەرەوە زۆر ئاسایە لە یەک کاتە ئەخی کێشەی حکوومەتی هەرێم ئەوەیە کە تا ئێستا تێگەیشتێک نییە بۆ لا مرکزیەت و مشکلەکان ئەوەیە تا ئێستا هەنگاو نانێن بۆ لا مرکزیەت بۆیە نازانن چی بکەن پلانێکیان نییە مەسەلا پلانی ئەمان چییە بۆ جێبەجێکردنیەوەی کە چۆن لا مرکزیە لارێمی کوردستانە جێبەجێەکەن باش چۆن جێبەجێەکەن ئایا کاگەرم ئاخت خۆ حەزەکەم باوەڕکەم ئایا هەمووی بە یەک ئاستەواوەکەن خۆی جۆرێک هەیە مۆدلێک هەیە لە ئاستی لە جێبەجێکردنی لا مرکزی پێوترێ یەک گوژم دفعە الواحیدە واتە تۆ لە یەک کاتە لا مرکزێتی کارجێڕی و دارایی و بەشێک لە سیاسیش بەیەکەوە جێبەجێەکەی بەشێکی تر هەیە پلەبەندیە پلەبەندی چۆنە واتە تۆ مەسەلا لا مرکزێتی کارگەڕی سەرەتا جێبەجێەکەی لە دوایە چیتە سەر دارایی لە دوایە چیتە سەر سیاسی یاخود سەبارەت بە لا مرکزی سیاسی بێم خۆشە پرسیارێک لێ بکەم ئەمتەوێ بڵێ جێبەجێکردنی لا مرکزی ئیداری و دارایی زەمینە سازی دەکات بۆی دوجار لا مرکزی سیاسی دروست بکرێت لا مرکزیەتی دارایی و کارژێڕی ئەگەر بێت و شکستی پێبێنرێ و جێبەجێ نەکرێ ئەبێتە هۆی بەهێزبوونی ئەو ئاراستەی کە داوای لا مرکزیەتی سیاسی لا مرکزیەتی سیاسی بە مانای جیاکردنەوەی هەرێم و دروستکردنی هەرێمێکی دیکەیە بەڵێ لا مرکزیەتی سیاسی بە مانای پەیوەندیەکی چۆن هەرێمی کوردستان فیدرالی هەیە لەگەڵ بەغایە ئەو ساکە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەگەر کەرکووکی دوایی لەسەر بێ بڵێن وەکو ناوچەیەک ئەبێت بە هەرێمێک لە پەیوەندیەکی فیدرالیا بێت لەگەڵ حکوومەتی ناوەندی لە ناو هەرێمە ئاکرێ هەرێمێکی دیکە دروست بکرێت نا یاسایەک نییە لە ناو هەرێمە هەرێمێک ترجە کە ئەوەش یاسایەکی ڕێگری لێ بکات یاسایەکیش نیە ڕێگری لێ بکە لە پرۆژەی دەستوری باس کراوە بەڵام هەرێمێک لە ناو هەرێمەکە بڕۆ ناکەم عەقڵی نخبەی سیاسی دەسەڵاتدار جێگەی هۆ بێتوانێت باش بەس ئێستا ئاراستەی سیاسی یاخود دووتەی سیاسەکان بۆ جۆرەیە کە باز لە ئەگەری دروستبوونی دەوڵەتی کوردی یاخود دەوڵەتی هەرێمی کوردستان دەکەن ئەگەر ئێمە دەوڵەتمان بۆ دروست بوو یاخود دەوڵەت ڕاگەیەندرا لە باشووری کوردستان ئەو کات دەکرێت بۆ جۆرە ئێستا مێنێت و یاخود ئەو کاتە بێت لا مرکزی سیاسی وەدی بێت و دەوڵەت فیدراڵی بێت
پێش دروستبوونی دەوڵەتی کوردی پێویستە ئەم هەرێمە ئەگەر خۆی بمێنێتەوە دەستوری خۆی هەبێ و یەکێک لەو خاڵە زۆر جەوهرانی کە پێویستە لەو دەستورە جێبەجێ بکرێ بەر لە ڕێفراندۆم ئەوەیە کە ئەم پارێزگانە لە پەیوەندیەکی فدراالیا بن لەگەڵ پایتەختە بەبێ ئەوە من کەواتە دەوڵەت ئەبێت دەوڵەتێکی فیدراڵی بێت بە بڕای فدرالی بێنی ناکرێتەوە بەردەوام باز لە پەیوەندێکی فدرالی بکەی لەگەڵ حکوومەتی اتحادی بەغایە بەڵام تۆ دەوڵەتێک دروستکەی دەوڵەتێکی مرکزی چڕ بۆیە یەکێک لە گەرنتیەکان بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی بۆ ئەوەی کە خەڵک هەز بە دڵنیاییە بکە لەناو ئەو دەوڵەتە ئەویژەوەیە کە پەیوەندی پارێزگاکان یاخود ناوچەکان لەگەڵ پایتەختە پەیوەندیەکی لانی کەم فدرالی بێ ئەگەرنا دەوڵەتێکی پۆلیسی دیکتاتۆری دروست باشە ئەگەر هەرێمی کوردستان دەوڵەت وەک بۆ واقع ئێستا هێڕا بگەێنن دەسەڵاتێکی مرکزی بێت بڕیارەکان لەسەرەوە بێتە خوارەوە پارێزگاکان دەسەڵاتیان نەبێت وەزارەتەکان بڕیار لە هەموو شتێک بدەن مەترسی ئەمە چی ئەگەر دەوڵەتێکی مرکزی بێت و فیدراڵی نەبێت دەوڵەتێکی سادە بێ و بڕیار لەسەرەوە بێتە خوارەوە دەوڵەتێکی مۆدرن دروست نابێت دەوڵەتێکی مرکزی دیکتاتۆری قەمعی دروزە بێ کە من خۆم هیچ ئاوەتە خوازێک نیم بەو جۆرە لە دەوڵەت و خەمی منیش نییە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ لە دنیای جەختی لێک لەسەر بەڕاستی مەبدەئی مواتانە و هاوڵاتی بوونە خەڵک داوای ئەوەکە کە تاچێک بێ هاوڵاتیەک بێ لە پەیوەندیە لەگەڵ دەوڵەت تا ڕێزی بگیرێ وەکو بە هاوڵاتی دەرەجەیەک سیر بکرێت لە ماف و لە ئەرکە بەڵام تۆ لەژێر ناوی دەوڵەتە هەموو مافێکە زەوت بکرێ وەکو سەرباز و ئەفسەر پەیوەندیەکە ڕێ بخرێت بەڕاستی خەڵک قوربانی ناتا بۆ دەوڵەتیشی وە و خەونی ئێمەش نییە بەو ئەو شێوەیە لە دەوڵەت دروست ببێت ئەگەر دەوڵەت دروزە بێت ئەبێ دەوڵەتی مواتانە کەواتە پێش ڕاگەاندنی دەوڵەت پێش ڕاگەاندنی لا مرکزیەتی سیاسی گرنگە بنیاد بنرێت من پێویستە وەکو وەسیقەیەک زۆر گرنگە بەر لە دروستبوونی دەوڵەت هەموو هێزە دیموکرات خوازەکان هەموو ئەو هێزە ئازادی خوازانە بە وەسیقەیەوە بچنە ناو دروستکردنی پرۆسەی دەوڵەت لە هەرێمی کوردستاندا کە ئەبێت لە دەستوری هەرێمی کوردستاندا مۆزوعی لامەرکەزیەت وەکو دەق وەکو مادە وەکو نەس جێگەی تا بکرێتەوانێ طبعا ئەگەر دەوڵەت بێ و کار دەبێتە فیدراڵێت ئەبێ ئەو پەیوەندی ئەو پارێزگایانە لەگەڵ پایتەختە پەیوەندیەکی فدرالی بێ بەبێ ئەوە دەبێتە چەند هەرێم و کاتە هەرێمی کوردستان بۆ واقع ئێستا هەیە چەند هەرێم گونجاوە بێتە کۆمەڵێک هەرێم یعنی ئێستاکە ئەزموونی ڕۆژاوای کوردستان گونجاوە ئەزموونی ڕۆژاوای کوردستان ئەزمونێکە لە خوارەوە بۆ سەرەوەیە لە هەڵژاردن لە خوارەوە سێ کانتۆنیان دروست کردو جارێکە باسی دەوڵەتیش ناکەن و ئەم سێ کانتۆنە ئیشوکاری هەرێکە کانتۆنی خۆی بەڕێوە ئەبا و هەر کانتۆنێک ئەگەر پێویستی بە شتێک بێ کانتۆنەکەی تۆ دامیەکە و یارمەتێدا نەوەکو ئەوەی بکەونەوەی ئەم پارێزگاریا ئەم کانتۆن دژی کانتۆنەکەی تر بێت لەبەرەوە ئەزمونێکە ئەکرێت چاوی لێ بکرەوە ئەزمموی بەشەری زۆر دەوڵەمەنە لەوە ئەگەر بێت و نخبەی سیاسی داسەڵاتدار بێوێ پرۆسی دیموکراسی و لامەرکزیەت قوڵ بکات بەڵێ کاگاسۆ پێم باش و پرسیار لەسەرەوە بکەین کە چۆن ئەو یاسای ژمارەسی ساڵی 2009 یاسای پارێزگاکان چاک بکرێت وەک دەوترێت یاخود باس کە ڕەخنەی تێدا هەیە و لەو یاسایەدا لامەرکزی تەواو جێبەجێ ناکرێت چۆن لەو یاسایەدا لامەرکزی تەواو تحقیق بێت یاخود بەدی بێت دیارە یاسای ژمارەسی ساڵی 2009 بەڵێ گومانیتیانێت لە چەند شوێنێکدا تەکیل لەسەر مەبدەی لامەرکزیەتی ئیداری ئەکاتەوە بەڵێ ئالیەتی بۆ لامەرکزیەتی ئیداری و ئالیەتی تەطبیقی بۆ لامەرکزیەتی ئیداری ئالیەتێکی چۆنەڵێ چاولێکەریانەیە ئەوەی کە لە یاسای ژمارە 20 ساڵی 2010 عراق هاتووە لە کاتێکا ئەو بۆ ئەو پارێزگاکانن کەوا خۆیان یەک نەخستووە لە هەرێمێکە ئەمە جیاوازەکەیەتی هەرچەندە تەکیدی کردوێتەوە شاکارەکانی یاخود ڕووکارەکانی بنەماکانی لامەرکزیەتی ئیداری تەطبیقکردنی لەگەڵ هەرێمی کوردستانە بۆمانی ڕوون نەکردوەوە و تەوزیحی نەکردووە لە کاتێکا کە ئەمە ئەبووە بەورتر بەڕاستی تەماشا بکرا بەڵام ئەوە کە جێگەی خۆشحاڵیەتیە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگاکانی خستۆتە ژێر ڕقابەی پەرلەمانەوە واتە بەستوێتەوە لە ڕووی ڕقابەوە بە دامەزراوەی پەرلەمانەوە وەکە سەرۆکایەتیەکە یەکێک لە سەرۆکاتی گەرەی ڕۆڵی خەڵک لە وێستایە جێبەجێ بگرێت کە خەڵکی دەتوان چاو دەرم بەسەر گومانیتیانە بەڵام لە دەستگا ڕقابیەکەشە مەسەن کەمی کردوتەوە هەندێک شوێنی دەرکردووە لەوەی کەەوە ئەنجومەنی پارێزگاکان بۆیان نیە ڕقابی و شوێنانە بەستەوەیە کە ئێستا یاسایە باسی هاوڵاتی نەکردووە باسی کلێنەکانی بەڵام جوابی پرسیارەکەی بەڕێزت کە پرسیارەکەی ئایا ئەم یاسایە ڕێگەی داوەکەوە خەڵک چاو دێر بێ بەسەر ئەنجومەنەکان و نەخێر
هیچ شوێنێک کلێنەکانی دیکەی واسایەت چی نەگەرامەژی مەسەڵەن کلێنەکانی دیکەی ئەوەی کە تایەتی بۆ نمونە لە دەسەڵاتی پارێزگارە دەسەڵاتەکانی زۆرن ئەو دەسەڵاتانی کەوا دانراون بۆ پارێزگار ئەبێ هی ئەنجومەنی پارێزگاکان زۆرتر بن چونکە بۆ پارێزگار دەوری ڕئیسی حکوومەتە بینێ لە ئەنجومەنە خۆجیەکانە ڕئیسی حکوومەتی ژەبێ پابند بێ بە دەسەڵات ڕقابەکانە واتە ئەو ڕقابەی کە لەسەرێتی ڕقابێکی تونتر بکرێ ئێستا ئەنجومەنی پارێزگاکان کە ئەنجومەنی پارێزگاکان دەیدا وەکو پێشنیار دەیدا بە حکوومەت لەسەرەوە ئەو کاتە پێویست ناکە بگەڕێتەوە ئێمە ئەو کاتە ئەگەر بێت و دەسەڵاتی پارێزگارەکان زیاد بکە مەترسی هەیە دیسان ئەو دیکتاتۆری کە لە خودی کەسێکا کە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران زۆر جار دروستە بێ و ئەبینرێ ترس لەوە هەیە لە پارێزگارێک ئەمە دروست ببێ ئەو کاتە ئەنجومەنەکان دەتوانن متمانە بسنەوە لە پارێزگار گومانیتیانی ئەم یاسا فەراهەمی ئەوەی کردووەکەوە دوو لە سەرسێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگار بۆ تا ئێستا کەم حاڵەتانە بینی لە هەرێمی کوردستان لە کاتێکەوە دەڵێ یاسا ئەنجومەنی پارێزگاکانیش تازە ئەمە دووەم دەورەیانە بەڕاستی ئیقالە بکەن بە پارێزگارێک یاخود پارێزگار ئەمە مبارڕیدە کە تازەن لە بەرەوەی ترە بێت جا ئەو خۆیان باشتر ئەزان بەڵام ئەکرێ هەر یەکێک لەو سەبەبانە هەبێ کە دیاری کراوە ماڵی عام بە فێڕۆ بدات یاخود بۆ پێشێلکارێکی دیار و زەقی یاسای بکە بە تایبەتی یاسا ئەنجومەنی پارێزگاکان بکە و تەجاوزی سەلاحیات و سوڵتەی خۆی بکاوە و تۆمەتبار بکرێ بە گەندەڵی ئیداری لەم کاتانەیە بۆمان هەیە کە ئەنجومەنی پارێزگا ئیقالی پێبن بە دوو لەسەر سێ بەڵام محکمەی ئیداری لێرەدا دێتە ناوەکەوە ئەتوانرێ هەر کەسێک کە ئەترازی هەیە لە قەرارەکە بە تایبەتی خودی ئەو کەسی کە دوور خراوەتەوە طعن با لە قەرارەکە کەواتە تۆ دەڵێ بۆ ئێمە یاسای چاک بکری پێویستە ڕۆڵی ئەنجومەنی پارێزگاکان زیاتر بکرێت دەسەڵاتی زیاتری بکرێت و بە پێچەوانە دەسەڵاتی پارێزگار کەم بکرێتەوە دەسەڵاتی پارێزگار ئەگەر کەمیش نەکرێتەوە لەو حەدەیە ئێمە ئەتوانین تەوازونێک دروستکەین ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر تعدیل بکرێتەوە دەسەڵاتیان زیاتر بکرێت و هەندێک شوێن هەیە دوور خراونێتەوە لە ژێر چاودێری ئەوان ئەو شوێنانش بێنەوە ژێر چاودێری بەس کاگاسۆ دەوترێت گرفتەکان پارێزگار و ئەنجومەن نین بەڵکو ئەوە گرفتەکە ئەوەیە کە حکوومەت لەسەرەوە دەسەڵاتی زیاتر وەزیرەکان حکوومەت سەرۆکی حکوومەت دەسەڵاتی جا کاک فەرمان ئەوەمان گەڕێنەوە نوقتە یەکەم کەواتە ئەمە لامەرکەزیەتێکی شەلەلە دیارە من بەبەستم یاساکە بوو پێدوانی یاساکە گرنگە دەسەڵاتی زیاتر بە پارێزگار و ئەنجومەن بدات لە بەرامبەر حکوومەت گومانیتیانە منیش بۆ ئەوەی کەوا ئەو مەسەرەن خۆسەپاندنەی حکوومەت نەبێ بەسەر ئەم دەستگایە ئەم دامەزراوە خۆماڵی لۆکاڵیانەیە بۆی ئەوە دروست نەبێ ئەم ئیشکالێمان بۆ دروست نەکە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان زیادکەن کە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانمان زیاد کرد یعنی دەسەڵاتی میلەتمان زیاد کردووە دەنگی میلەتمان زیاد کردووە بۆ خۆی پەرلەمانێکی بچووکراوەیە پارێزگار کەم بکرێتەوە بەڵێ جامن بۆچ باسەکەم کە ئەنجومەنی پارێزگاکان ئەڵەن دەسەڵاتیان زیادکەین لە بەرامبەرە بۆ خۆی لە خودی خۆیان بەڕاستە خۆیان ناڕاستە خۆ کارێکی وا ئەکا کە لە خۆ سەپێنەکانی حکوومەت بەسەر دەسەڵاتی مەسەلەن ئەنجومەنی پارێزگاکان کەم بکاتەوە کاگەرەمەوێ لە تۆ بپرسم چی بکرێت بۆ ئەوەی بە یاسا لا مرکزیەتی تەواو جێبەجێ بکرێت تعدیلی یاسای ژمارە 2009 چۆن تعدیل بکرێت کام مادەنە تعدیل هەموار هەیە بەڕاستی بە دوور و درێژی ئێستا ئەگەر بە کورتی باسی بکەی وازە وەختی بەرنامەکەم زۆر کەم ماوە و کارە بە کورتی مەسەلە پارێزگار لە ڕووی سولەمی ئیداریەوە بەڕاستی ئەبێت لە چوارچێوە کاگاسۆدی پێویست دەسەڵاتی کەم بکرێتەوە کەم بکرێتەوە زیاد مۆزوعەکە لەوایە نییە ئێستاکە بەشێکی مەترسیەکە پارێزگار یا پارێزگار مۆزەفێکی وەزارەتی ناوخۆیە لەوە زیاتر نییە لەبەرەوە مۆزوعەکە لەوایە نییە کە پارێزگار دەسەڵات کەواتە ئەوەی مەترسیە بۆ لامەرکەزی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و جێگرەکەین بەڵێ ینی ئێستاکە پارێزگار کە لەلاەن ناڕاستەخۆلان خەڵکەوە هەڵە بژێراوە دەسەڵاتێکی نییە باش ئەو کاتە چی بگرێت دەسەڵاتی زیاتر بە پارێزگار بدەبەوە چی بکاتەوە و لە هەمان کاتیشە مەسەل هەرێکی کارژێڕی کە ئەڵێ لە یاساکە ئەڵێ زیمەی دارایی سەر بەخۆی خۆی ئەبێ هەی بێ و ئەو یاسایە وەکو ناوی هێناوە و باز لەوەژەکان لا مرکزی بەڵام کە دوایی وردیەکەی تۆ بە میکانیزمەکانی ڕێک سیستمێکی مرکزیت پیشانە ناوڕۆکی یاساکە سیستەمی مرکزیە و بەڕواڵە لە عامە طبعا یاسایە کۆپیەکە لە یاسای ژمارە 2008 عێراق بڵێ ڕێک کۆپیەکە بە کۆمەڵک دەستکاری ویستم پرسیاری ئەوەش بکەم کە یاسای ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان گونجاوترە بۆ جێبەجێکردنی لامەرکەزیە خود لە عێراق کام یاسایان باشە کامیان زیاتر لامەرکەزیان تیاوە دی هاتووە یاسای ژمارە 21 2008 عێراق زۆر پێشکەوتوترە لە یاسای ژمارە لەبێ دەسەڵاتی زیاتر بە لە مادەی سیر بکە لە مادەی یەکا سیر بکە ئەوەی عێراق سێری بکە بۆ یەک جار ناوینە وەزارەتی ناوخۆن ئەنجومەنی وەزیران نابینی بەڵام ئەوەی هەرێمی کوردستان سیر بکە هەر لە مادەی یەکە ناساندن و بەو بابەی
ڕێک باز لەواکە وەزیری ناوخۆ وەزارەت وەزارەتی ناوخۆ یعنی هەر بەوە بە ئاشکرا بۆ دەرەکەوێت کە ئەم کەلێنەکانی دیکە خۆت کەم کوڕەکانی دیکە یاساکە چی نەگەر بە کورتی ئەمەش مەسەلە سوێن خواردنی پارێزگار بۆ لە بەردەمی سەرۆکی هەرێما بێ ئەمریکا بەزەمە شتێکی شکڵی نییە ناڵێنیەوە تا ئێستاکە لەو کێشایە ینی چۆ شکڵیە و مە زۆر جار شتەکان زۆر بە شکڵێ بین بە دوای کێتە پێشەوانەی ئێساکە مۆزوعی مەرسومی سەرۆکی کێژە مەرکەزیت دروستی کردووە خۆت کێشەی ویلایەتی ئەمە لەوێژ سەلاحەتی دراوەتێ و ئەمانە برادەران برادەرانان و ئەمە منشئ نییە و ئەمە کاشفە و چی و چی ئەمسانەوە تا دەرکەوت هەموو دەسەڵاتانە کە هەیە دەسەڵاتی زۆر فعلین و مۆزوعی مەسەلە پارێزگار پارێزگار بۆ لە بەردەمی سەرۆکرم قایمقامەکان بۆچی لە بەردەمی سەرکاتە لە بەردەم ئەنجومەنی پارێزگار سوێند بخۆن لە بەردەم ئەنجومەنی پارێزگار زەرورە گرنگە سوێند بخۆنەوە کات چێ پارێزگار و پارێزگاری ناڵێبژێرە پارێزگار ئەنجومەنی پارێزگار ناوژێرە با لە بەردەم بەس کاگەرم بە خەڵکی کوردستان ئیشکردن گرنگە لە پەرلەمانی کوردستان کە ڕقابەی پەرلەمان کاگەرم مەفهوم ویست بڵێ بۆ خەڵکی کوردستان زیاتر ئەوە گرنگەکەم پارێزگارە دەتوانێت چیان بۆ بکە ئەگەرنا لە کوێ سوێندەخوا ڕەنگەوە گرفتێکی گەورە نەبێت بۆ خەڵک ڕاستە ئێستا وەکو واقع گرفتێک دروست بووە لە بۆی تەنگەژی ئەگەر بە کورتی سواز ئەویژەوەیە ئەگەر بێت و لا مرکزیەتی دارایی جێبەجێ نەکرێەوە نەچێتە پێش هیچ معنایەک بۆ لا مرکزیت نامێنێتەوە ئەوەی لە هەرێمی کوردستانە ئێستا زۆر پێویستە ئەوەیە هەنگاوی یەکەم ئەبێ لا مرکزیەتی دارایی بدرێت بە پارێزگا و یەکە کارژێرەکان ئەگەر نا هیچ مانایەک نەبوو لا مرکزیەتی کارژێرین بۆ هیچ جۆرە سیستمێکی تر نامێنێتوانێت و هەنگاوی یەکەم من پێم وایە ئەبێ ئەوە بکرێ و ئەمە ضرورە ئەولەویاتی سیستمی سیاسی و کارژێری شەلارمی کوردستان دەست خۆشکا گارم کاگەسۆ ئەمێ بە کورتیەوە لێ بپرسم ئێستا و گرفتی کە لە هەرێمی کوردستان بەتابێت لە پارێزگای سلێمانی و هەڵابجە دروست بووە گرفتی پارێزگای سلێمانیا خودت پارێزگارە نوێیەکان بە وەکالەت لە سلێمانی ئەگەر ئەوێ یاسایە شێوازی سوێن خواردنی پارێزگارەکانی دیاری بکردایە کە پێویست ناکە لە بەردەم سەرۆکی هەرێمی ئەم گرفتانە دروست نەدەبوو واللهی من پێش ئەوە بە کورتی بێ مەسەلی پارێزگار ئێمە بینیمانە جاری وا هەبووە لە عێراقش هەمان کێشەمان هەیە پارێزگاکانی عێراقژە واسە دیوانێت چەند پارێزگاکی تر شەکوان لە بەردەم لە بەردەم محکمەی ئیتیحادی شکاتیان کردووە لە حکوومەت کە دەسەڵاتەکانی قۆڕ ئەمە مەسەلەی پارێزگاری مەسەن پارێزگاری کوردستان ئەوانەی کە بینیمانن پارێزگارەکانێکێک لەوانە بۆ نمونە ئامادە نەبوو کە قەرارێکی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ بکە لە کاتێک هە دەسەڵاتیشی کەمە من ترس و مەخاوف لەوە هەیەکە پارێزگارەکان لەبەرەوەی نوێنەری کوتلەی زۆرینن لە ئەنجومەنی پارێزگا زۆر جا شتەکانن بۆ بەسەر ئەچێ بۆیە ئەڵێم دەسەڵاتەکان لە دەستی ئەنجومەنی پارێزگا بن باشترە و مەزبووتر ئەڕاتە ڕێوە سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت کە دیارە کێشی گرنگە پارێزگا لە بەردەم ئەنجومەن سندوقخانێک سەرۆکایەتی من هیچیان بە باش نازانم من پێم باشە مادام لەژێر ڕقابەی پەرلەمانی کوردستانان لە بەردەم پەرلەمانی کوردستان سوێن بخۆن مادام ڕقابەی پەرلەمانن ئەوەش باشترە ئەوەش دقیقتر و وازە دەرکردنی مەرسوم مەرسومی هەرێمی بۆ دەربکرێت بەڵێ ئەگەریژنا لە بەردەم خۆمان ئێستا محکمەی دەستوریمان نیە بەڵام محکمەی ئیداریمان هەیە لە کوردستانە لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری بۆ نمونە سوێن یاسایی بخۆن سەبارەت بە مەرسومەکە گرنگە مەرسومە لا برێت لە یاسای کە پێویست نەبێت سەرۆکیێرە مەرسوم بۆ پارێزگار دەربکا بۆ پێمتمانی لە ئەنجومەن وەرگرتووە ئەوەیان ئەتوانم بڵێم ئیشکالێکی یاسایی گەورەمان بۆ دروستەکە ئەگەر ئەو کاتە مەرسوم دروست نەکات چووکە لە هەموو عالم وایە مەرسوم هەر هەیە مەرسومی پەرلەمانی کوردستان مەرسومە دەربکات وەڵای جا ئەوە بۆ ناکرێ ئەگەر یاساکە سەر لەبەری بۆ نمونە ئێمە دەستکاری بکەین ئەوانی کە خەلەلی هەیە و پەرلەمانی کوردستان سەگەر کارا وایە و بکرا بە اقتراح ئەوە چارەسەر بکرایە بۆنە باشتر ئەکگەنم بۆ ڕزم سەرنجێکمەوە بە کورتی توانی بڵێ بە کورتەکەی ئەوەیە ئەنجومەنی پارێزگاکان لەژێر چاودێری و ڕقابی پەرلەمانانی لە هەرێمی کوردستانەوە لە عێراقا وایە لە کوردستانەوە قوربان مادەی ختامیە ناکرێت لە مادەی ختامیە باس بڕکاتەکە تەواو بووە ینی ئەوەی چەکە لە خەلەکە ڕاستە لە عێراقا ڕاستە بەڵام لە هەرێمی کوردستاندا لەلایەن پەرلەمانەوە لە هەرێمی کوردستان تخضع المجالس لرقابة البرلمان مادەی 36 قوربانگەر العراق وەرەمی کوردستان خاصەن بۆ ڕقابەی مادەی 36 لە عێراقیش بالضبط ئەنجومەنی نوێنەران چاودێریانەکە بەڵێ وەختی بەرنامەکە تەواو بوو زۆر سپاس بە هەردوو میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز ئاسۆ حەمەشین پسپۆڕی قانونی داری و مامۆستای کۆلێژی یاسا و هەروە زۆر بەڕێز کاگارام جەمال ڕێخەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن
زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم و هەر ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.